ئیدارەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کار لەسەرەوە دەکات کە کۆمەڵی برایانی مسلمان بخاتە سەر لیستە تایبەتەکەی ئەمریکا کە بە لیستی کۆمەڵی تیرۆریستە بیانیەکان ناسراوە. لەو بارەوە سارا ساندەرز وتەبێژی کۆشکی سپی بە BBC ڕاگەیاند سەرۆک لەگەڵ تیمەکەی بۆ ئاسایشی نەتەوەی و ڕێبەرانی ناوچەکە کە هەمان نیگەرانیان هەیە ڕاوێژ دەکات. ئاماژەی بەوەشدا کە بابەتەکە ڕاستەی خۆی وەرگرتووە لە ناو ناوەندی بڕیاردا. ڕێکخراوی برایانی مسلمان لە مانگی ئازاری 1928دا بە ڕێبەرایەتی پێشەوە حەسەن البەنادا مەزرێنراوە و لە تەمەنی ڕێکخراوەی خۆیدا هەوراز و نشێوی زۆری بینیوە. ئەم ڕێکخراوە لە بواری پەروەردەیی و خزمەتگوزاری و سیاسیدا بە ئەندازەیە کاریگەر بوو کە ترسی خستبووە دڵی ئیستیعماری بەریتانی و پایتەختەکانی خۆراواوە، بە تایبەت کاتێک کە دەستی کردە خەباتی ڕزگاری خوازی بۆ دەرکردنی ئیمپرالیستە بەریتانیەکان لە میسردا. ڕژێمی پاشایەتی نۆکەری بەریتانیا چەندین جار هەوڵی ئەوەیاندا ئەو ڕێکخراوە هەڵوەشێننەوە، بەڵام لەبەر فراوانی ڕێکخراوەکە و خزمەتەکانی لە بواری پەروەردە و تەندروستی و شارکردنەوەی خەڵکدا نەیان دەتوانی بەو کارە هەڵسن. بەڵام لە دوای بەشداری چالاکانەی ئەندامانی ڕێکخراوەکە لە جەنگی ساڵی 1948 فەلەستیندا کە چەندین شار و شارۆچکە و گوندیان ئازاد کرد، بوونی ئەو ڕێکخراوە ترسی خستە دڵی لایەنگرانی قەوارەی زایۆنیستی و با پێی بەڵگەنامەیەکی بەریتانی کە باسی کۆبوونەوەیەکی دەی تشرینی دووەمی 1940 دەکات لە نێوان باڵیۆزانی بەریتانیا و ئەمریکا و فەرەنسادا ڕای دەگەیەنێت فەرمان دراوە بە هەڵوەشاندنەوەی کۆمەڵی برایانی مسلمان و بە پێی بەڵگەنامەیەکی تر ئاماژە بە گوشارەکانی باڵیۆزی بەریتانیا دەکات بۆ سەر حکوومەتی پاشایەتی میسر بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە. دوجار ئەو ڕژێمە پاشکۆیە داگیرکەرانی بەریتانیا بەو کارە هەڵدەستێت و کۆمەڵەکە قەدەغە دەکات و دەست بەسەر هەموو داراییەکانی ڕێکخراوەکەدا دەگرێت و لە 12 شوباتی 1949دا حەسەن بەننا تیرۆر دەکات. ئەگەر ئەو پاشخانە مێژوویە لایەنگرانی خۆراوایی ئیسرائیل لە بەرچاو بگرین، زۆر ئاساییە لە دوای 2 ساڵ لە کودەتا ئەفسەرانی ئازادی میسر بە پیلان و سیناریۆیەکی داڕژاو بۆ جارێکی تر کۆمەڵی برایانی مسلمان بە شێوەیەکی دڕندانە سەرکوت کرانەوە و ڕێکخراوەکەیان قەدەغە کرایەوە. لە کاتێکدا ئەو ڕێکخراوە گەورەترین ڕۆڵی بینی لە لێدانی هێزەکانی ئینگلیز لە کەناڵی سویس و ناچارکردنیان بە کشانەوە لە میسر. گەرچی ئیسرائیل لە هەموو جەنگەکانیدا لە دژی وڵاتانی عەرەبی سەرکەوتنی گەورەی بەدەستدێنا و تووشی ڕیسوایی گەورەی دەکردن، بەڵام بزوتنەوەی حەماس کە بە باڵی فەلەستینی کۆمەڵی برایانی مسلمان ناسراوە لە ساڵی 1970دا ڕاپەڕینێکی ڕاگەیاند. سەرەڕای هاوکاری ئەمنیەکانی دەسەڵاتی فەلەستینی لەگەڵ ئیسرائیلدا بۆ گرتن و کوشتنی خەباتکارانی فەلەستینی باپی سازشی ئۆسلۆ، بەڵام تا ئەمڕۆژ ئیسرائیل نەیتوانیوە ئەو بزوتنەوەی ملکەج بکات، هەروەکو وڵاتانی عەرەبی ملکەج کردووە و ئێستا بوونەتە پاشکۆی ئەو قەوارەیە. هەروەکو ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاماژەی پێداوە لە کاتی سەردانەکەی عەبدولفەتاح سیسیدا بۆ واشنتۆن ناوبرە و داوای لە ترامپ کردووە بۆ بە تیرۆریست ناساندنی کۆمەڵی برایانی مسلمان، بەڵام لە ڕاستیدا تیمەکەی ترامپ بە تایبەتی مایک پۆمپیۆ و جۆن بۆڵتۆن ساڵانێکە لە بەر لایەنگریان بۆ ئیسرائیل داوای بە تیرۆریست ناساندنی ئەو کۆمەڵەیە دەکەن. چاودێران بڕوایان وایە و بڕیارەی کۆشکی سپی شەرعیەتدانە بەو کودەتا خوێناویەی کە هەزاران کوژرا و برینداری لێکەوتەوە. شەرعیەتدانە بەگرتنی زیاتر لە 60,000 ئازادی خوازی میسری کە ئێستا لە ژێر خراپترینە شکنجەی ڕژێمی کودەتای میسردان کە بەردەوام ڕێکخراوەکانی مافی مرۆڤیدانەی دەکەن. بەمانایەکی تر ئەمریکا دەیەوێت بە ڕژێمی سیسی بڵێت مادەمەوانە لە لای کۆشکی سپی بە تیرۆریست ناسراون، ئێوە ئازادن لە هەر تاوانێکە لە بەرامبەریاندا بیکەن. ئەگەر ئەو بڕیارەی تیمەکەی ترامپ بەس برایانی مسلمانی میسر بگرێتەوە، ئەوە پشتیوانیەکی ئاشکرایە لە دیکتاتۆرێکی ناوچەکە کە دەستی سوورە بە خوێنی گەلەکەی. ئەگەر واشنتۆن ڕێکخراوی نێودەوڵەتی برایان بخاتە لیستەکەەوە، ئەوە دەبێتە دوژمنی ملیۆنان ئەندامی ئەو ڕێکخراوە کە ژمارەیەکی زۆریان لە وڵاتانی ئیسلامیدا لە پەرلەمان و حکوومەتیە وڵاتانەدا بەشدارن، کە ئەمەش کێشەیەکی سیاسی و دیملۆماسی لە نێوان ئەمریکا و وڵاتانەتە دروست دەکات. لەوانە وڵاتی تورکیا وەکو پەناگەی ژمارەیەکی زۆر لە ئۆپۆزیۆنی ئەو ڕژێمە دیکتاتۆرانە. ئەمریکای لەو بڕیارە ئاگادار کردوێتەوە عومەر چلیکی جێگری ئاکپارتی ڕایگەیاند بە تیرۆریست ناساندنی پارتێکی سیاسی کە بڕوای بە هەڵبژاردن هێواشتی خوازە، ئەمە وەکو یارمەتیدانی گەشەکردنەوەی داعش و گروپە تیرۆریستیەکانە. هەروەها وەشی وەبیری بەرپرسانی کۆشکی سپی خستەوە ئەو بڕیارە گەشە بە دژایەتی ئیسلام و شەرعیەت دەداتە گروپە ڕاسترە و فاشیەکان و دژایەتی مسلمانان لە خۆراوەدا بەربڵاوتر دەکات.